بێگومان دڵدار نازناوی یەکێک لەو کەڵە شاعیرە کوردانەیە کە جێگە و پێگەیەکی بۆ خۆی مسۆگەر کردو و بێگومان یەکێک لەو هۆنراوانەی کە وەکو سرودی نیشتیمانی دەوترێتەوە و ناوبانگی هێویش سرودی ئەی ڕەقیبە بێگومان لە ئێستادا و ئەمڕۆ لەم تەوەرەدا قسە و باس لە سەر یەکێک لە بڵاوکراوەکان یاخود یەکێک لە ڕۆمانەکان دەکەین کە ئەویش ڕۆمانی ئەو هاوارەی نەبیسترا کە نوێترین بەرهەمی ڕۆمانوس ئارام محەممەدە بێگومان ئەم ڕۆمانە شێوازێکی نوێی ڕۆمان نووسینە کە لە ڕێگەی گێڕانەوەیەکی هوەری و مێژوویەوە ئاوڕی لە کەسایەتی و لە بنەماڵە و لە خێزان و لە ئارەزوەکانی دڵداری شاعیر داوەتەوە بێگومان قسە و باسی زیاتر لەسەر ئەم ڕۆمانەکەم لەگەڵ زۆر بەڕێز ئارام محەممەد ڕۆمانوس کە لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵمانە کاک محەممەد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. کاک ئارام محەممەد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سپاس بە تۆ زۆر سپاس. کاک ئارام ئەگەر باسێکی کورتەیەک لە با بڵێن ڕۆمانەکە بکەیت و چۆن هەوڵت داوە ژیان و ئارەزوەکانی یەکێک لە شاعیرە گەورەکان و یەکێک لە شاعیرە بە ئەزمونونەکانی کورد لە ڕۆمانێکدا با بڵێن وەک چیرۆک یاخود وەک ڕۆمان باس بکەیت و بگێڕیتەوە. بەڵێ زۆر سپاس. خۆی ئیشکردن لە ناو ئەدەبیاتی جێڕانەوەدا دەرگای زۆرە، شێوازی زۆرە. یەکێک لەو شێوازانەی کە من لەو کارەدا پشتم پێی بەستووە شێوازی ژیاننامەیە بایۆگرافی، ڕۆمانی بایۆگرافیە. ڕۆمانی بایۆگرافی وەکو ڕۆژە پێویستی بە کات و پێویستی بە وردەکاری و پێویستی بە هەوڵدانێکی زۆرە بۆی تۆ پێش هەموو شتێک جۆری کارکتەرەکە هەڵەبژێری چییە ئەو کەسێک کە وەکو کارکتەرێک شایەن بەوەیە کە بایۆگرافیای لە فۆرمی ڕۆمانێکدا بنووسرێتەوە. دڵدار بۆ خۆی هەڵبژاردننی دڵدار جۆرێکە لە سەرکێشی چونکە یەکێکە لەو شاعیرانەی کە ئێمە تەنیا لە ڕێی ڕەقیبەوە دڵدار دەناسین وەکو درێژ کراوە دیتێلی ژیانی دڵدار کەمتر پێی ئاشناین و هەر وەکو دیوە با بڵێن ئەوەی کە کتێب هەیە لەبارەیەوە یان ئەوەی کە دەستنووس و ئەو ژیان نامە و یاداشت و ئەو سەرچاوانەی لەبەردەستمانن دەربارەی ژیانی دڵدار و بنەماڵەی دڵدار تا ڕادێکی زۆر سنووردارن و چونکی نزیکەی سەدەیەکی تێپەڕیوە بەسەر ژیانی دڵدار، ینی کاتێکی زۆر تێپەڕیوە بەسەر ئەو سەردەمەدا. لەبەرەوە کارەکە بۆ خۆی قوڕز بوو، پێویستی بە کۆمەڵێک شت هەبوو کە دەبووە کاتی باشی بۆ تەرخان بکرێ. بەڵام ئەوەی گرنگە لێرە دیوە واقعیەکە ئەو کۆمەڵێک پنتی زۆر دیار هەن، ئەوانە بەس بوون بۆەوەی بتوانین لە ڕوانگە فیکشنیەکەەوە بین ئیشی لەسەر بکەین و ئەوانە وەکو بنەما واقعیەکە وەربگرین و دواتر فیکشن ئیش خۆی بکە لە جێڕانەوە و پڕکردنەوەی ئەو گاپەی کە لە ژیانیداهەیە. چونکە دڵدار یەکێکە لەو شاعیرانەی خۆشبەختانە یاداشتەکانی خۆی نووسیوەتەوە. ئێمە پێویستمان بۆ نیە جارێکی تر ئەوانە دووبارە بکەینەوە، بەڵام ئەوەی جێداخە یاداشتەکانی جارێک بوون جارێکی تریش کە بڵاوکراونەتەوە بە ناتەواوی بڵاوکراوەتەوە و بەشێکی ون بووە، بەشێکی ئەو یاداشتانەی کە جاری کە ئێستا لە بەردەستدان ئەوەی هەتا قۆناغی ناوەندی یاداشتەکانی نووسیوەتەوە. زۆر باشەوە. بەڵێ کاک ئارام، گێڕانەوەی بایۆگرافی لە فۆرمی ڕۆماندا بوون و سەر زەحمەتەکەی لە چیایە؟ خۆی دوو ڕووبەرمان هەیە بۆ ئیشکردن لە ناو فۆرمی بایۆگرافیدا. فۆرمێک پێ بڵێن ڕووبەرێکی زانراو
ڕوبەرێکی ڕوبەری زانرا و لایەکیشی ڕوبەری نەزانراوە ڕوبەرە زانراوەکە وەکو واقع بە بنەما وەردەگیرێت با بڵێن خاڵە ئەساسیەکانی ئەو فۆرمەی کە تۆ وەری دەگری لە دڵداردا بۆ نمونە ئەزانین کە دڵدار شاعیر بووە و ئەزانین دڵدار لە خەڵکی کۆیە بووە و ئەزانین دڵدار وێزگەکانی ژیانی کۆمەڵە قۆناغی جیاجیایی هەبووە بەڵام هیچ دیتەیڵێک لەو بارەوە نازانین چۆنی بووە ئەوەی دەمێنێتەوە ئێمە ینی پشت دەبەستین بە فیکشن بۆ تەواوکردنی چیرۆکەکە بۆ تەواوکردنی ڕووداوی ژیانی بۆ پڕکردنەوەی گاپەکانی ئەو بۆشایەنەی کە لە فەراغی جێڕانەوەکەدا دروستە بێت لێرەدا ئەمەوێ یەکشت بڵێم ینی جێڕانەوە فیکشنیەکە یان با بڵێن جێڕانەوە ئەدەبیەکە یان با بڵێن فەنتازیە بە هیچ شێوەیەک دژ نییە بە واقع بەڵکو بە جۆرێک لە جۆرەکان هاو بنەمان هاو بناغەن لەبێوە کارەکان درێژ دەبنەوە ئەو بناغەیە کە هەیە بۆ چیرۆکی دڵدار بناغەیەکە کۆمەڵێک سەرەداومان دەداتێ دوای ئەوە ئێمە کارمانەکەوێتە دەست فیکشن دەست خەیاڵ دەست فەنتازیە کە چۆن بین ئیش بکەین لە ناو چیرۆکێکدا کە تەواوی لایەنی ژیانی ئەو کارکتەرە بگرێتەوە من بە شێوازی خۆم کە پێشتریش لە ڕۆمانەکانی تریشمدا پەنام بۆ بردووە حەزم لە کارکتەر سنتەری نییە ینی تەنیا یەک کارکتەر پاڵەوان بێ لە ڕۆمانەکەدا یان دڵدار کارکتەری سەرەکی و شاکەس بێت لە ڕۆمانەکەدا بەڵکو ئاڕۆم داوەتەوە لە تەواوی خانەوادەی دڵدار خێزانی دڵدار چونکە دڵدار بە تەنیا ئەو دڵدارە خۆی نەبووە کە ئێمە دەیناسین بەڵکو لە خێزانێکی زۆر ڕووناکبیر و خێزانێکی نیشتیمان پەروەر و خێزانێکی زۆر کراوە و خوێندەوار و بە ئاگا و شۆڕژگێڕ پەروەردە بووە و گەورە بووە و گەیشتوتە ئەو ناوەی کە ئێمە ینی بەریەکەوین وەکو دڵدار لەبەرەوە بۆ ڕۆمانوس تەنیا ئەو کارکتەرە بەس نییە بەڵکو ئاوەڕدانەوەیەکی ورد و دەقیقی پێویستە بۆ ئەوەی هەم لەبارەی کات و شوێن و هەم لەبارەی وردەکاریە کۆمەڵایەتەکان وردەکاریە سیاسەکان و دیوە سایکۆلۆژیەکەی دیوی سایکۆلۆژی کارکتەرەکان زۆر گرنگە چکە و کارکتەرانە بە تایبەتی دڵدار و زەینەبی خوشکی و دایکی و باوکی و ئاسەفی برای و ئەوانە و کارکتەرانە هەمویان پێویستیان بەوە هەیە لە ناو ڕۆمانەکەدا کەسایەتیان پێ بدرێت و ئەو کەسایەتیە پێویستە بە جۆرێک بێت کە لەگەڵ ڕیتمی لەگەڵ هارمۆنیای جێڕانەوەکە و ڕووداوەکان بێنەوە لەبەرەوە وردەکارێکە لە چەند لایەنێکەوە زەحمەتە ینی تۆ ئەبێ چەند کارکتەرێک دروستکەی خێزانێکی تەواو دروستکەیتەوە خێزانێک بە هەموو وردەکاریەکانەوە بە دیوە سلبی و ئیجابیەکانیەوە اینجا دەی تۆ ئامانجەکەت لێرە بە دوای ئامانجەکەتەکەوی ئەو ئامانجەی کە لێرە من هەم بووە بەڕاستی ئاوردانەوە بووە لە دڵدارێکی جیاواز لە دڵداری ئەیڕقیب ینی ئێمە دڵدارمان ناسی وەکو ئەیڕقیب ئەمە تا ئێرە کێشەمان نییە با بڵین هەمومان لای هەمومان ئاشنا و ناوێکی ئاشنایە بەڵام دڵدار لە پشت ئەیڕقیبەوە کارکتەرێکی دیکەی هەیە تایبەتمەندی دیکەی هەیە کەسایەتێکی جیاوازە ئیشی ڕۆمانوس ئەوەیە بێت لە ناو ئەو پنتە نەزاندراوەدا ئیش بکات بۆ ئەوەی شتێکی جیاوازتر بە خوێنەرەکان بڵێ لەوەی کە هەیە ئەگەر ناوەکو ئەوەی تر وەکو دڵداری شاعیر دڵداری تر ناسراوە پێویستی بەوە نەدەکرد کە بڵێن ڕۆمانێک دەربارەی شاعریەتی دڵدار یان سرودی ئەیڕقیبی دڵدار یان چوزانمەوانە بەڵام ئەوەی گرنگە دیوە کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگیەکەی دڵدارە کە ئەو دڵداری پێ دروست بووە یان ئەو دڵداری لێ دروست بووە. بەڵێ ئارام محەممەد نووسەر سوپاس کە لەگەڵم بوویت بە هیوای کاری باشتر